سڵاوی پایتەختی کوردستانتان لێبێ، سڵاوی پەیمانگای پایتەختتان لێبێ. دەست دەکەین بە ڕێوڕسمەکەمان ئاهەنگی دەرچوان و خولی نوێمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت. سەرەتا نەریتە کە ڕۆڵەکانمان کوڕوکچەکانمان بە ڕێوڕسم کە بە دەست و پەنجە و قامگیان بەهێزەوە بە نمایشکردنەوە بە ئاڵای کوردستانەوە دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ. بفەرموو ئاڵای کوردستان، بفەرموو ئەی ئاڵای نیشتیمان، ئاڵای کوردستان، ئاڵای وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و ئاڵای پەیمانگای تەکنیکی پایتەخت و ئاڵای بەشەکانی پەیمانگا بە ڕێوڕەسم دێنە نێو گۆڕەپان. یەخوا بەخێر بێ ئاڵای کوردستان، ئاڵای نیشتیمان، ئاڵای هەموو کوردستانی مەزن، ئاڵای کفن و بەرگی شەهیدان، ئاڵای هێزی پێشمەرگە، ئاڵای سەرجەم دەڤەر و ناوچە و شارەکانی هەموو کوردستان، ئاڵایەکە لە هەر شوێنێ بشەکێتەوە مافی مرۆڤایەتی پارێزراوە لە هەموو دنیا و لە هەموو ڕاگەیاندنەکانە بۆتە سەرباس و خواست لە هەر شوێنێ باسی ئاڵای کوردستان بکرێ ڕێز لێگیراوترین ئاڵایە لەسەر ئاستی هەموو دنیا، چونکە بۆتە سیمبولی مرۆڤ دۆستی، بۆتە سیمبولی خۆڕاگری و بۆتە سیمبولی قوربانیدان و پێداگری لەسەر هێنانەدی مافەڕەواکانی خۆیان. ئەی هەزار سڵاوە لێبێ ئاڵای نیشتیمان، ئاڵای کوردستان. ئێستاش ڕێوڕسمی هاتنە ژوورەوەی قوتابیانمان دەست پێکات، کوڕوکچە جوانەکانمان. ژمێریاری بە ئاڵای ڕەنگی مۆر واتە دەرچوانی بەشی ژمێریاری بە ئاڵا و ڕەنگی مۆر دەناسرێتەوە، دێتە نێو ئاهەنگ. بفەرمووە عەزیزانم، لە ساڵی 2015-2016 دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 32 قوتابیە. خوێندکاران لەم بەشە ئاشتان دەکرێن بەو تەکنیکیە ژمێریارانەی کە لە کەرتی تایبەت و حکومی بەکاردێن، بە زۆری وەک ژمێریاری کۆمپانیاکان بۆ ئەوەی هەلیکاری زۆرتر بۆ دەرچوانی ئەم بەشە بڕەخسێنرێت لە کۆمپانیاکان و دام و دەستگاکان. بەخێر بێن ئەلەم دەمە و پاییسە چوانەوە، لەم شارەی کوردستانەوە، لەم پایتەختە ڕەنگینەوە، لەم هەولێرە دێرینەوە مژدەی دەرچوانی کۆمەڵێ لە دەرچوانی پەیمانگا دەدەین. بانکی بەردەوامی زانست بە گشت دنیا بەخش دەکەین. بەخێر بێن ئەی ئازیزانمان، ئەی دەرچۆکانی ئەم کوردستانە ئازیزە. ئێستاش دەرچوانی بەشی کۆمپیوتەر و نێتوۆرک بە ئاڵای ڕەنگی شین دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ. دەرچوانی ئەم بەشە ئازیزانم 26 قوتابیە لە 2015 بۆ 2016 دامەزراوە. خۆتان نەزانن کۆمپیوتەر نێتوۆرک زانستێکی سەردەمیانەیە و چالاکە لە بوارەکانی ژیان. قوتابیان لە کاتی خوێندنیان فێری زانستی تەکنەلۆجیا کرێن، فێری دروستکردنی پرۆژەی ئەلکترۆنی و تۆڕەکانی کۆمپیوتەر دەکرێن و چۆنێتی پێکەوە گرێدانی هێڵەکانی ئەنتەرنێت و چەندین زانستی نوێی تەکنەلۆجیا بە بەکارهێنانی تاقیگەی کۆمپیوتەر و تاقیگەی تایبەت. بەخێر بێن ئەی دەرچوانی ئازیز، ئەی ئاڵا بەدەستەکانی ئەم کوردستانە ڕەنگینە. بەخێر بێن گوڵەکانی دەستان نیشانەی خۆشەویستی و وەفاداریە، نیشانەی ئەوەیە کە ئێوە وەکو پەڕەی گۆڵ ناختان پاک و بێگەردە. بۆی ئاڵێم تەمەنتان هەزار ئەوەندەی تەمەنی ئەو گوڵانە بێ، بۆنیشتان هەمیشە وەک بۆنی ئەو گوڵانەی باوەشتان خۆشتر بێ. خودایە یەخوا بەخێر بێن. قوتابیانی بەشی سمانی ئینگلیسی بە ڕەنگی زەرد دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگی دەرچوان.
دەزانن ئەم بەشە لە 2017 دامەزراوە ژمارەی دەرچوانی 98. زمانی ئینگلیزی پێویستێکی سەرەکیە بۆ دەستگا پەروەردەیەکان و بازرگانی و دەستگای زانیاریەکان بۆیە هەر کەسێک ئاستی ئەکادمی زمانەوانی ئینگلیزی وەک پێویست بێت دەرفەتەکانی کاری زیاتر بەڕوودا دەکرێتەوە بێگومان وایە بۆ ئەوەی وەک مامۆسایان کارمەندی کۆمپانیا و ڕێکخراوەکان و وەرگێڕ کار بکەن. بەڕێکەوەن ئەی هەڵگرانی مەشخەڵی زانستی، ئەی لاوە بەژن زڕافەکانی نیشتیمانی ڕەنگیرمان، ئەی کچان و کوڕانی مژدەبەخشی پێشکەوتومان، ئەی نمونە باڵاکانی هەموو گەنجی وڵات. بەڕێکەوەن ئێوە ئایندەی گەشی وڵاتەکەمانن، ئێوە گوڵی گەشی باخچەکەمانن، ئێوە قەڵەمی نووسینی مێشومانن، ئێوە ڕۆشنایی ڕۆژی تارمانن، ئێوە ئاوازی گۆرانیمانن، ئێوە ناونیشانی چیرۆکمانن، ئێوە دواڕۆژی کولتور و زانستمانن، ئێوە ناو و ناوبانکی نیشتیمانمانن. بەخێر بێن ئەی دەرچوانی ئازیزی ئەم خولەی پەیمانگای پایتەخت. ئێوە خەڵکی ئەم کوردستانە ئازیزن، ئێوە لە نێو ئەم پایتەختەدان و هۆکارێکی گرنگتری ئێوەش ئەوەیە کە دەرچووی پەیمانگای پایتەختن. جارێکی تر سڵاوتان لێبێ، بەخێر بێن، سڵاو لە ئاڵاکانی دەستان. ئاڵاکان بەرزکەنەوە بە هەموو دنیا بیبینێت خوا، بە هەموو جیهان بزانێ کوردستان هەبووە و دەمێنێ. دژمنان دەخوازن نەبین، هەزار لەمپەرمان بۆ دێنێنە پێش، لێ ئێمە هەر بەردەوامین. دەمان کوشن، دەمان بڕن، مافمان دەخۆن، نانمانە بڕن، بەڵام هەر ئێمە هەر بە پێوەین، ڕوبەڕوو ئاسۆ بەڕێوەین. کوردستان نیشتیمانێکە خوددا بە ئێمەی بەخشیوە، هەر داگیرکەرێک لێ ڕووی لێ بکە دڵنیا بن کە خۆی بەزیوە. بێگومان مێژومان شاهێدە هەر دوژمنێک بیەبێ ڕوو لە کوردستان بکە ئەو خۆی ملی چەماوەتەوە و خەڵکی کوردستانیش بەسەربەرزی ماوەتەوە. کارگێڕی کار بفەرموو وەرنە ژوورەوە، بە ئاڵای ڕەنگی پرتەقاڵی بفەرمونون قوتابی ئازیزەکانمان، دەرچووە خۆشەویستەکانمان، ئەی خوێندکارانی ئازیز بفەرمونون وەرنە ژوورەوە. کارگێڕی کار لە 2017 دامەزراوە، ژمارەی دەرچوانی ئەو بەشە 64 خوێندکارە. دەرچوانی بەشی کارگێڕی کار لە ماوەی خوێندن لەم بەشە ئامادە و ڕاهێنراو دەکرێن بۆ ئەوەی بتوانن بەڕێزانم کۆمپانیا و ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕۆڵی بنتیاتان و گەشەپێدانی دامەزراوەکان ببینن. بەخێر بێن و ئەم دەمەتان باش، ئەم دەمەتان پڕ لە جوانی و سەرکەوتنتان باش. یاخوا بەخێر بێن ئەی کوڕ و کچە جوانەکان، یاخوا بەخێر بێن بەژن زڕافەکانی نیشتیمان. ئێوە دەرچووی شارێکی پایتەختن و دەرچووی پەیمانگای پایتەختن. یاخوا پیرۆستان بێ، سەرکەوتوو بن، ڕوخسارتان گەش و جوان لێو بەخەندە، ناختان پڕ لە زانست، کەڵاوی دەرچوون، ڕۆبی دەرچوون، قەڵەمی سانست، ئاڵای دەستان هەموو گزارش لەواکە کە ئێوە ئەمڕۆ بانکی دەرچوونتان دەدەن، بانکی زانست دەدەن بە هەموو کوردستانە. ئەڵێن ئێمەین خزمەتکاری وڵاتین، ئێمەین لە هەموو بەشەکان و کایەکانی ئەم دنیایەدا ئامادەی خزمەت بکەین، ئامادەی زانست ببەخشین، چونکە دەرچووی پەیمانگای تەکنیکی پایتەختین. یاخوا بەخێر بێن. شیکاری نەخۆشی دەرچۆکانی شیکاری نەخۆشیەکان بە ئاڵای ڕەنگی سوور دێنە نێو ئاهەنگ. لە 2018 ئەم بەشە دامەزراوە، ژمارەی دەرچوانی ئەم بەشە 96 قوتابیە. دەرمانسازی بە ئاڵای ڕەنگی پەمبە پەمەی دێتە گۆڕەپان. 2017 دامەزراوە، ژمارەی دەرچوانی 105 قوتابیە. ئەی خەرمان بەرەکەت. گرنگی ئەم بەشە ئازیزانم لای هەمومان ڕوون و ئاشکرایە. گرنگەکەی لەوەدایە مەبەست لەی ئامادەکردنی یاریدەدەری پزیشکی پسپۆڕە لە بواری تەندروستی دەرمان بۆ ئەوەی خزمەت پێشکەش بە نەخۆشەکان بکات.
دەرچوەکان کە ئەم بەشە تەواوەکە دەبێتە خاوەن بڕوانامەی یاریدەدەری پزیشکی دەرمانساز. دەرچوانی ئەم بەشە لە کۆمەڵێک دەرفەتی جیاوازی پەیداکردنی کاریان دەست دەکەوێت. دەرمانخانەی نەخۆشخانە گشتی و تایبەتەکان، دەرمانخانەی تایبەت، کۆگای دەرمان، مەندووبی دەرمان، کۆمپانیاکانی دەرمان و سەنتەری توێژینەوە. دەستان خۆش بێ کەواتە ئێوە مرۆڤ دۆستن، شیان دۆستن. بە بڕوانامەکەتان دەتوانن شیان لای مرۆڤایەتی باشترکەن، ئازارەکانیان کەم بکەنەوە. ئێوەش هۆکارن بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان، خەندە بگەڕێنەوە سەر لێوی هەموو ئەو نەخۆشانە. بەخێر بێن، بەخێر بێن ئەی قوتابیانی عازیز، بەڕێکەوەن. ئەمڕۆ ڕۆژی شاناسیە بەم لەحزەیە، ئەمڕۆ دواساتی پەیمانگایە، قۆناغێکی نوێی تۆیە. نیشتیمان و دەستگاکان چاوەڕێی زانستیەوەیە، خەڵکی شار و گوند و باژێر بۆ کارتان چاو لەڕێیە. ئێوە دەبنە بەرەمێن و خزمەتی کۆمەڵمان دەکەن بە زەینێکی پڕ لە زانست، وڵاتمان بەرەو پێشەبن. سڵاو بێ لەو نیشتیمانەی ڕۆڵەی وەک ئێوەی پێگەیان، سڵاویش بۆ ئەم پەیمانگایە کە ئێوەی بەم ڕۆژە گەیان. یاخوا بەخێر بێن ئەی قوتابیانی عازیز، ئەی دەرچوانی خولی نوێمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت، بەخێر بێن. بە ئاڵاکانی دەستان بەخێر بێن، بە قەڵەمی زانست، بەناخی پڕ لە هێز و زانست، بەناخێکی پڕ لە خۆشەویستی بۆ کار و خزمەتکردنی کوردستان. سڵاو لە ناخی پڕ لە ئارامی و جوانی و بەهێزبوونتان، بەخێر بێن. ڕەنگی سوور هاتنەژوورەوەی دەرچوانی شیکاری نەخۆشیەکانە. 96 قوتابی دەرچووە لە 2010-2019 دامەزراوە. دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکان بە ئامێری پێشکەوتووی پزیشکی ڕاهێنانیان پێدەکرێت، ڕادەهێنرێن بۆ ئەوەی بە شێوەیەکی ستاندارد نەخۆشیەکان دەستنیشان بکەن. لەگەڵ ئەوەشدا ئەوە لە بەرچاو دەگرێت کە پرۆگرامەکانی خوێندن و ئەو سەرچاوانەی دەخوێنرێن بگونجێن لەگەڵ سیستەمی تەندروستی ناوخۆ دەرەوە. دەرچوانی ئەم بەشە دەتوانن لە تاقیگەی نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکیەکان کار بکەن و خزمەت بکەن. سڵاوتان لێبێ، سڵاو لە ئێوەی ئازیزانم، سڵاوتان لێبێ قوتابیان، سڵاو لە ڕابردوو ئێستا و داهاتوتان، سڵاو لە خزمەتی پیرۆزی دواڕۆژتان، سڵاو لە ڕەنجی چەند ساڵە و شەو نەخۆنیتان، سڵاوتان لێبێ هەڵگرانی پەیامی زانستی، سڵاو ئەینەوەی پێشبەچوون و کولتوری هاشتی، سڵاوتان لێبێ، سڵاوتان لێبێ کشان و کوڕانی پەروەردەی ڕاستی، سڵاو ئەیبەری ئەو نەمامانەی کە دایک و باوکتان ناشتی، سڵاو کوڕ و کچانی بەژن زڕافی کوردستان، سڵاو ئەی دەرچوانی پەیمانگای تەکنیکی پایتەخت، سڵاو ئەیلاوە نیشتیمان پەروەرەکان، سڵاوتان لێبێ دەستە گوڵەکانی نیشتیمان، سڵاو لە خۆتان، لە ئاڵاکانی دەستان، لە گوڵەکانی دەستان، لە خەڵەمی دەستان، لە کڵاوی دەرتان بانەڵێم دەستان تۆزێکترێک گرم بە دەستانەوە، سڵاو لە کڵاوەکەتان، سڵاو لە ڕۆبی دەرچوونتان، سڵاو لە ئاڵای دەستان، سڵاو لە خۆتان و لە ماڵبات و لە ئازیزانتان. ڕەنگی سوور و سپی گزارش لەوە ئەکا کە ئاڵا و ڕەنگی ناسانەوەی دەرچوانی بەشی پەرستاریە. بفەرمونون دەرچوە ئازیزەکان، بفەرمونون بۆ نێوە هەنگ، بفەرمونون بۆ نێو ئەو گۆڕەپانە جوانەی کە ڕازاوەتەوە بۆ ئێوە. لە 2019-2020 ئەم بەشە دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەمڕۆی 110 خوێندکارە. دەرچوانی بەشی پەرستاری ڕادەهێنرێن بە شێوازێکی پراکتیکی و ئەکادمی بۆ ئەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ نەخۆشەکاندا بکەن. دەرچوانی بەشی پەرستاری دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان وەک یاریدەدەری پزیشکی کار بکەن. بەخێر بێن، ئاڵاکانتان بەرزکەنەوە و ئاڵایانەی دەستان. بەخێر بێن دەرچوە ئازیزەکان، میوانان، دایکان و باوکان، ئەی خەڵکی کوردستان ببینن، سەیری ڕۆڵەی کوردستان کەن بە بڕوانامەوە،
سەیرینەوەکانی دوا ڕۆژکەن بە بەرگی ئاڵ و ئاڵاوە خودایە چەندتان لێ جوانە لێتان جوانە ڕۆبی دەرچوون کڵاوی ئەکادیمیایی سەرتان بەرزەکە وەردەگرن بڕوانامەی دڵنیایی ئێوەن کەوا پەیامی خزمەتکردن لە کۆڵەنێن بۆ سەرخستنی نیشتیمان ڕۆژ لەسەر شەوتان دادەنێن ئەو ئاڵایە هەڵگرنەوە لە دەستی قوتابیەک کەوت ئێوەن کەوا پەیامی خزمەتکردن لە کۆڵەنێن دەستخۆش پیرۆستان بێ ئەمساتان ئەو قۆناغی نوێی ژیانتان مبارەک بێ بڕوانامە و پند و پەیامی دەرچوونتان ئەمڕۆ کوڕ و کچانی کوردستان ئەمڕۆ قوتابیانی پەیمانگای تەکنیکی پایتەخت ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونە گێڕن پەیامی خۆشەویستی و سەرکەوتن بۆ هەموو دنیا نێرن ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیان سازەکەن ئەمڕۆ بە هەموو دنیاڵێن ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونە ئەمڕۆ بڕوانامەی دەرچوون وەرەگرین ئەمڕۆ پێخەینە قۆناغێکی نوێی ژیانمان ئەمڕۆ سەرکەوتنمان بەرەو لووتکەیە ئەمڕۆ ئامادەین ئیتر بەری ڕەنجی چەند ساڵەمانە دوورینەوە و ئیتر کاتیەوە هاتووە ئێمە خزمەت بکەین ئێمە خزمەت بە پایتەختمان بکەین خزمەت بە کوردستانمان بکەین خزمەت بە نیشتیمانمان بکەین سوپاس پەیمانگەی پایتەخت قەونەکانت بەدیهێنا پرتەقاڵی و سپی ئەوە ڕەنگێکە دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن دەناسرێنەوە بەو ڕەنگە بفەرمونون دەرچوانی پەرستاری فریاکەوتن لە ساڵی 2022-2023 دامەزراوە دەرچۆکانیشی بریتین لە 93 قوتابی دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن ڕادەهێنرێن بە شێوازێکی پراکتیکی و ئەکادمی بۆ ئەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ نەخۆشەکاندا بکەن واتە فریشتە ئاسان دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن دەتوانێت لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان وەکو یاریدەدەری پزیشک و لە هۆبەی فریاکەوتنی نەخۆشەکان کار بکەن ئێوە وەکو فریشتە ئاسا خزمەت بە مرۆڤایەتیەکەن خەندەکانە گەڕێنەوە و هەروەها ئازارەکانیش کەمەکەنەوە بەخێر بێن ئەی دەرچوانی ئازیز سڵاو لە پەیمانگا جوانەکەتان سڵاو لە پەیمانگای تەکنیکی پایتەخت سڵاو لە دەرچوان سڵاو لە کوڕ و کچانی نیشتیمان سڵاو لە خوێنگەرمە خاوەن بڕوانامەکان سڵاو لە یەکەمین وانەی پەیمانگاتان سڵاو لە یەکەمین مامۆسای دڵخۆستان سڵاو لە ڕۆبوو کەڵاوی دەرچوونتان سڵاو لە بڕوانامەی بەری ماندووبوونتان سڵاو لە گوڵە گەشاوەکان سڵاو لە خولی نوێمی دەرچوان سڵاو لە نەوەی زانست و سڵاو لە مەعریفە خوازان بەخێر بێن ئەی دەرچوە عزیزەکان بەخێر بێن ئەی خزمەتکارانی بواری زانست بەخێر بێن ئەی قوتابیانی عزیز ئەی کوڕان و کچان بەخێر بێن تەکنیکی سەرکردن بە ئاڵای ڕەنگی سەوز دێن ڕەنگی ئاڵای سەوز ئاماژەیە بۆ هاتنە ژوورەوەی قوتابیانی بەشی تەکنیکی سڕکردن بفەرمونون و بەڕێ بکەون لە ساڵی 2022-2023 دەرچووە واتە دامەزراوە ئەم بەشە فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەرچووە ئەم بەشە 88 قوتابی ئەمڕۆ بڕوانامە وەرەگرن دەرچوانی بەشی تەکنیکی سڕکردن ڕادەهێنرێن بە شێوازێکی پراکتیکی و ئەکادمی بۆ ئەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ نەخۆشەکاندا بکەن دەرچوانی بەشی سڕکردن دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان وەک یاریدەدەری پزیشک لە هۆڵەکانی نەشتەرگەری کار بکەن سڵاو لە کوردستانەکەمان سڵاو لە حکوومەتەکەمان سڵاو لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سڵاو لە سەرۆکی دەستەی ئەمینداران سڵاو لە ڕاگری پەیمانگا سڵاو لە ڕاگر و سەرۆک بەشەکان سڵاو لە کەسایەتی ئەکادیمیانەی کە ئێوەیان پێگەیان سڵاو لەو مامۆسایانەی ئەلفوبای ئەم زانستەیان بە ئێوە گەیان سڵاو لەو مرۆڤانەی بەخشندانە ژیانی ئێوەیان ڕوونا کردەوە سڵاو لە ماڵبات و خێزان و دایک و باوکانەی وانەکانی ژیانیان فێرکردن
سڵاو لە هەموو ئەو خۆشەویستانەی بۆ گەیشتن بەم ڕۆژە و بۆ ئایندەی گەشت بەڕێیان کردن. بەخێر بێن دەرچوە عزیزەکان، ئەی نازدارانی وڵات، ئەی قوتابیە خۆشەویستەکانی خولی نوێمی پەیمانگای تەکنیکی پایتەخت، بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. تەماشاکەن ئێمە سەرنجە دەین، ئەم گۆڕەپانە چەند ڕەنگین و نەخشاوە بە ئێوە. سەرنج بە گوڵاوی زانست دەم گۆڕەپانە چۆن پرژاوە. سەیری ڕۆڵەی کوردستان بکەن بە بڕوانامەی پەیمانگاوە، سەیری نەوەکانی دواڕۆژکەن بە بەرگی ئاڵوواڵاوە. چەند لێتان جوانە ڕۆبی دەرچوون کڵاوی ئەکادیمیایی، سەرتان چەند بەرزە خوددایە کە وەری دەگرن بڕوانامەی دڵنیایی. ئێوەن کەوا پەیامی خزمەتکردن لە کۆڵەنێن بۆ سەرخستنی نیشتیمان ڕۆژ لەسەر شەوتان دادەنێن. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت کەونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت کەونەکانت بەدیێنە مامۆستا بەڕێزەکان ئامادە دەبن و دێنە نێو گۆڕەپان. مامۆستا چرای ژیانمانە، ڕۆشنکەری ڕێگامانە، مامۆستا گوڵی سەریەخە و مێداڵی شانازیمانە. دەرچووەکان ڕێز بنوێنن بۆ مامۆستاکانتان، ئاڵاکانتان بەرزکەنەوە و هەستنە سەر پێ، بڵێ ئێمە وەفادارین بۆ ماندووبوونی ئێوە، بڵێ ئێمە گەلک ئێوەمان ئەزیێدا. ڕێز و حرمەت و وەفا بۆ مامۆستایانی پەیمانگا. سڵاو لە مامۆستایانی پەیمانگا، سڵاو لە پێگەێنەرانی ڕۆڵەکانی کۆمەڵگا، سڵاو لە ڕێبواران و ماندوو نەناسانی زانست، سڵاو لەوانەی خزمەت دەکەن چالاک و چوست. ڕێز و حرمەت و وەفا و ئەمەک بۆ مامۆستایان، سپاسی شایەن و پێویست بۆ پەروەردەکاران. ئێوە چرای هەمیشە پڕشەوقی زانستنی ئێوە بۆ گەیشتن بە لووتکە ڕێ دروستن. ئێوە یەکەمین وانەبێژی پەیمانگاکەمن، ئێوە یەکەمین میوانی دەفتەر و قەڵەمەکەمن لە کاروانی زانستی وڵاتدا. ڕێنیشاندەرن لە پێشخستنی پەیمانگادا، کۆڵنەدەرن. بەخێر بێن ئەی مامۆستایانی ئازیز، بەخێر بێن ئەی مامۆستا ماندوو نەناسەکانی ئەم کوردستانە ئازیزە. لەژێر هەر بارودۆخێکدا بێ ئێوە هەمیشە بەردەوامیتان بە زانست و خوێندن و پەروەردەدا بۆ چرکە ساتێکیش نەوەستان. بەخێر بێن لەسەی تۆدا حەسامەوە وەکو داوا لە سێباری ئەندامانی ئەنجومەنی پەیمانگاکەین. ئێستا دێنە ژوورەوە، منیش ناوەکانیان نەخوێنمەوە. مامۆستا ماردین سەمیر عەلی سەرۆکی بەشی ژمێریاری، سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوەرک، مامۆستا عەبدوڵڵا عەبدولمەناف شکور سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی، مامۆستا ڕێباز خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگێڕی کار، مامۆستا بەڵێن ئەنوەر زەینەل سەرۆکی بەشی دەرمانسازی، مامۆستا ئاسۆ هێمن عومەر سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان، سەرۆکی بەشی پەرستاری، مامۆستا دەریا سەردار محەممەد ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری فریاکەوتن، هەروەها سەرۆکی بەشی تەکنیکی سڕکردن، دکتۆر هەڤاڵ عوسمان عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت. ئەوە دەرچۆکان بۆ دانیشتون ئەی ڕێز نابێ بگرن. لەو کاتەوە بە باڵاتانە هەڵەدەم ئەڵێم ڕێز دەگرن لە مامۆستاکان، سڵاویان لێ بکەن، بەخێرهاتنیان بکەن. ئەوە مامۆستایانی ئازیزن، ئەوە سەرۆک بەشەکانن کە لە ماوەی ئەو خوێندنەدا بۆ چرکە ساتێکیش ئێوەیان بەجێ نێشتووە. بەخێر بێن و ماندوو نەبن. ئێستاش دەستەی ئەمیندارانی پەیمانگا بانگێش دەکەین. بەڕێز مامۆستا هاوژین ئەحمەد سەلام ئەندامی دەستەی ئەمیندارانی پەیمانگا، بەڕێز مامۆستا ئامانچی یونس عوسمان ئەندامی دەستە، بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید کەریم سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگا،
پەیمانگای تەکنیکی پایتەخت لە ساڵی خوێندنی 2015-2016 دامەزراوە بە فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی مۆڵەتی وەرگرتووە لە بەشەکانی ژمێریاری کۆمپیوتەر نێتوۆرک ڕێنمایی کشتتوکاڵ دەرمانسازی زمانی ئینگلیزی کارگێڕی کار شیکاری نەخۆشیەکان پەرستاری کارەبا و میکانیک تەکنیکی سڕکردن پەرستاری فریاکەوتن خەرمان بەرەکەت و هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەرچاوان بفەرمۆن هەموو لایەکتان دابنیشن ئێساش بە شێوەیەکی فەرمی دەست بە ڕێوڕسمەکەمان دەکەین بەناوی خودای گەورە و میهرەبان بەناوی پیرۆزی خاکی کوردستان تکایە ئەو هاتوچۆ و قەرەباڵەخیە مەهێڵن لێرەدا تکایە لە شوێنەکانی خۆتان دابنیشن بەڕێزان و ئامادەبووان میوانانی هێژا میوانانی گەلک تایبەت خوشک و برایان ماڵبات و ئازیزان هەموو لایەکتان خێر هاتن دەرچۆ خۆشەویستەکان بە ناوی سەرۆکی دەستەی ئەمینداران بە ناوی یەک بە یەک ئەندامانی دەستەی ئەمینداران بە ناوی ڕاگری پەیمانگا بە ناوی یەک بە یەک ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا و سەرۆک بەشەکان و هەموو مامۆستایان و سەرجەم کارمەندانی پەیمانگای تەکنیکی پایتەخت بە خێرهاتنی هەموو لایەکتانەکەین ئەم دەمەتان باش و بەخێر ئێوارەتان باش ئەم ساتەتان باش لە هەولێری پایتەختەوە لە پەیمانگای پایتەختەوە مژدەی کۆمەڵێ دەرچوونی ئازیزمانە دەین خوێنکاران و دەرچوە ئازیزەکانمان کە ئەمڕۆ بەشدار دەبن لە ئاهەنگ و خولی نوێمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆیە پێتانەڵین ئەم دەمەی خۆشەویستی و یادەوەریتان باش ئەم دەمەی پڕمژدەتان باش ئەم دەمەی سەرکەوتنی کوردستانتان باش ئەم دەمەی سەرکەوتنی ئێوەتان باش بەخێر بێن سەر و سەرچاوان خۆشحاڵ و سەرفرازین بە ئامادەبوونی هەموو لایەکتان کە لەم ئاهەنگی سەرکەوتن و سەرفرازەی ڕۆڵەکانمان هەمومان بەشدارین لە ژێرسایە و سێبەری ئاڵای کوردستان و ئاڵای نیشتیمانمان یەخوا بەخێر بێن ئێساش هەژیترین دەستپێک لە ڕێڕسمێکی ئاوەهادا ئەوەیە ئازیزانم ساتێک ڕێز دەگرین بێدەنگی دەنوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستان ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناو ئازادی و پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و بەردەوامبوونی ڕەوڕەوە و کاروانی زانست و خوێندن و پەروەردە لە کوردستان بفەرمونون لەگەڵ مارشی کوردستانی عێراق زۆر سپاستانەکەین کەرەم کەن ئازیزانم ئەوەی بەقەت ئەو گەڵا هەڵوەریوەی ئەم پاییزە جوانە کە هەموو کوردستانی نەخشاندووە کە دەبەرە جوانەکانی گەشتیاری نەخشاندووە ئەو گەڵایانەی کە لە پاییزدا هەڵەوەرێ ئیدی بزانن چەندە زۆرە بەقەت ئەوە بە خێرهاتنی ئێواکرێ لەلایەن بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمان عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت با بفەرمێت بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی دەستەی ئەمینداری پەیمانگای تەکنیکی پایتەخت و ڕاگرایەتی پەیمانگاوە بە خێرهاتنێکی زۆر گەرمی هەموو میوانە بەڕێزەکان دەکەین بەڕێز نوێنەری وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بەڕێز دکتۆر ئیبراهیم ڕەشید ئامادەبوانی بەڕێز
میوانانی ئازیز و لە دڵا شیرین، ڕێزداران، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگا، دەرچوانی خۆشەویست، بەختەوەرین ئەمڕۆ لەم گۆڕەپانە قەشەنگەدا لە ڕۆژێکی مێژووی و وەرزی پاییزدا جارێکی دیکە بە بۆنەی دەرچوونی ڕەوەندێکی تر لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگاکەمان ئامادەی ئاهەنگی دەرچوونتان دەبین. بەم بۆنەیەوە بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی پایتەختەوە گەرمترین پیرۆزبایی ئاراستەی یەکەیەکەی دەرچوانی بەشەکانی ژمێریاری، کۆمپیوتەر و نێتوۆرک، زمانی ئینگلیزی، کارگێڕی کار، دەرمانسازی، شیکاری نەخۆشیەکان، پەرستاری فریاکەوتن و بەشی تەکنیکی سڕکردن دەکەین. هەروەها بەم بۆنەوە پیرۆزبایی لە خۆمان و ڕێزداران لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. ئامادەبوانی بەڕێز، میوانانی خۆشەویست، ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بۆ سازکردنی ئاهەنگی ڕێوڕەسمی خولی نۆیەمینی دەرچوانی پەیمانگاکەمان لە ساڵی خوێندنی 2024-2025. بۆ پەڕی خۆشحاڵیەوە لەم ڕێوڕەسمەدا 712 قوتابی خوێندکار بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی ژمێریاری، کۆمپیوتەر و نێتوۆرک، زمانی ئینگلیزی، کارگێڕی کار، دەرمانسازی، شیکاری نەخۆشیەکان، پەرستاری فریاکەوتن و تەکنیکی سڕکردن وەردەگرێن. ئەوەش مایخ دڵخۆشیە بۆ ستافی کارگێڕی و ئەکادیمی پەیمانگاکەمان. لەبەر ئەوەی بەرهەمی مادیبوونەکانمان دەچنینەوە بە چاوی خۆمان دەرچوە خۆشەویستەکانمان دەبینین بەشدارن لە وەرگرتنی بڕوانامەی دەرچوون. بۆیە ئەو بۆ نەگرینگە بە دەرفەت دەزانم سوپاسی خانەوادەی بەڕێزی دەرچوەکان بکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیویانە بە هەموو شێوەیەک پاڵپشتی دارایی و معنەوی منداڵەکانیان بکەن تا بە سەرکەوتوویەوە بڕوانامەی دبلۆم لە پەیمانگاکەمان بەدەست بهێنن. لەلایەکی دیکەوە زۆر سوپاسی مامۆستا دڵسۆز و بەڕێزەکان دەکەم کە لە 2 ساڵی ڕابردوودا هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ تا قوتابیان چەکدار بکەن بە نوێترین زانستی سەردەم لە پسپۆریە جیاوازەکاندا تا لە بازاری کاردا دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێت و ژیانێکی تازەی کردداری پیادە بکەن. ومێدەوارم هەموو لایەک سەرکەوتوو بن لە گشت بوارەکانی ژیاندا. بەڕێزان، خۆشەویستان، لەم بۆ نەگرینگەدا نابێت ڕۆلی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەبیر بکەین لە پاڵپشتیکردنیان بۆ سەرکەوتن و پێشوەچوونی پەیمانگاکەمان کە هەردەم پاڵپشتیان کردوین تا بتوانین پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی تەواو بکەین و بەڕێوە ببین. لە کۆتاییدا زۆر سپاسی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری دەکەم کە هەموو کات پشتگیری بەردەوامی ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و بەشە زانستی و کارگێڕەکانی پەیمانگایان کردووە تا بتوانین بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەین و پلانی تۆکمە بۆ داهاتوی قوتابیان دابڕێژین. ئەمە سەرباری ئەوەی دەستیان کراوە بووە بۆ دابینکردنی پێداویستیەکانی پەیمانگا و چارەسەرکردنی گرفتەکانمان. هەروها سوپاسی یەکەیەکەی ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا و سەرۆک بەشە بەڕێزەکان و تەواوی کارمەندە دڵسۆزەکان دەکەم کە هەموو هەوڵێکیان داوە تا بە یەک تیم کار بکەین و بەرهەمی مادیبوونی بچنینەوە، چونکە بەرهەمی کارکردنی بەیەکەوەی سەرکەوتنی ئاوای لە دواوەیە. جارێکی دیکە هەموو لایەک بەخێر بێ سەر چاوان، کوردستان هەر ئاوادام و ئارام بێت لەژێر سای ئاڵای پیرۆزی کوردستان. پەیمانگای پایتەخت ئادگارێکی فرە جوانی، پایتەختێکی پێشکەوت و خوازە. ئەم پەیمانگایە ناوەندێکی ئاکادیمیایی مرۆڤگەلی زانست خوازە. بەڕێزانم، ئێستاش بەڕێز دکتۆر ئیبراهیم ڕەشید بەڕێوبەری خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەیڤێکیدا بۆ هەمووان با بفەرمێت. لەسەی تۆدا حەسەمەوە وەکو سێباری دراخێت خەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداران، بەڕێزان،
ڕاگر و ئەنجومەنی ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی پایتەخت، مامۆستایانی خۆشەویست، دەرچوانی ئازیز، ئامادەبووان، کەس و کاری دەرچوان، ئەو کاتتان باش. لە ناخی دڵمەوە پیرۆزبایی نوێمین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی پایتەخت لە خۆتان و خانەوادە و کەس و کارتان دەکەم بە بۆنەی بەدەستهێنانی بڕوانامەی دیبلۆم لە بواری جیادا. هەروەها دەستخۆشی لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لە هەولێر دەکەم بۆ پێگەیاندنی ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆیە جێگەی خۆیەتی لێرەوە دەستخۆشی لە ڕاگر و ئەنجومەنی پەیمانگە و یەکە بە یەکەی مامۆستایان و فەرمانبەرانی پەیمانگە بکەم کە بە هەموو هێز و توانایان کاریان کردووە بۆ ئەوەی ئەم پۆلە ئەکادیمیەی وڵاتەکەمان بە سەرکەوتووی خوێندن تەواو بکەن. بەڕێزان، استراتیژەتی کارکردنمان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پێگەیاندنی کادیری پێویستە بۆ بازاڕی کاری کوردستان بە شێوەیەک خاوەن کارامەیی و سکیل بن و بتوانن تواناکانیان بۆ خزمەتی سێکتەرە جیاوازەکان بەکاربهێنن. بۆ ئەمەش پێویستمان بە گۆڕانکاری هەیە لە فەلسەفەی خوێندن و ناوەڕۆکی پرۆگرامەکان و پرۆسەی خوێندن و ڕاهێنانی بەردەوام و کارکردن لەسەر پێداویستیەکانی بازاڕی کار. بۆیەش لە ئێستادا کار دەکەین بۆ دانانی استراتیژەت و پلان و بۆ فراوانکردنی پانتایی خوێندنی پیشەیی و تەکنیکی لە هەرێمی کوردستان، چونکە لە ئێستادا بازاڕی کاری کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە کادری تەکنیکی و پیشەیی هەیە، لەبەر ئەوەی بنیادنانەوە و پەرەپێدانی هەرێمەکەمان بە بێبوونی توێژێکی کارە لە کادیرانی تەکنیکی و پیشەیی کارێکی ئەستەمە. هەروەها نامانەوێت زانکۆ و پەیمانگا تەنها بڕوانامە ببەخشێت و فەرمانبەر بۆ کەرتی گشتی ئامادە بکات، بەڵکو پێویستە زانکۆ کارامەیی و پیشەیی بۆ خوێندکاران دروست بکات تا دوای کە تەواوکردنی خوێندن بتوانن دەرفەتی کار بۆ خەڵکی دیکە بڕەخسێن و لە بازاڕی کاری کوردستان هەڵی کاری گونجاویان بۆ بەدەست بێنن. بۆیە ئێوە دەتوانن ئەو ڕۆڵە ببینن و کادیری ناوەندی دروست بکەن و پێداویستەکانی بازاڕی کاری کوردستان دەستەبەر بکەن و خوێندکاری کارامە بۆ بازاڕی کار ئامادە بکەن. دەرچوانی ئازیز، دووبارە جارێکی دیکە پیرۆزباییتان لێ دەکەم. هیوادارم ئەم بەدەستێنانی بڕوانامە و لە پسپۆرە جیاوازەکانتان زیاتر هانتان بدات بۆ ئەوەی لە بواری خۆتان لە ناو ئەکادیمیا بێت یان لە دەرەوەی ئەکادیمیا خزمەتی زیاتر پێشکەش بکەن. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەی پێمان بکرێت هاوکار دەبین بۆ ئەوەی خەونەکانی ئێوە بێنەدی. دڵنیام ئێوەش لە خزمەتی وڵاتەکەمان درێخی ناکەن. هیوادارم هەمیشە ساغ و سەرکەوتوو و سەرفراز بن و لێرەوە دەمەوێت سوپاسێکی بێپایەنی ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت بکەم بەڕێز دکتۆر هەڤاڵ کە هەمیشە لە خەمی ئێوەدا بووە، وەکو باوچێک بۆ ئێوە بووە. وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەستخۆشی کارەکانی لێ دەکەین. هیوادارین هەمیشە سەرکەوتوو بێت. ئێرە و کوردستانەیە چاوی هەمووانی لەسەرا، ئێرەژە و پایتەختەیە کە سرودی پێشکەوتنی لەبەرە. ئەمەش ئەو پەیمانگە جوانەیە کە بارانی زانستی لێبارەیە، ئێرەژە و گۆڕەپانەیە کە کادیرانی ئایندەی پیادەگوزەرێ. بەڕێزانم، بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید، سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پەیوێکیدا بۆ هەمووان با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایانی دڵسۆز، دەرچوانی خۆشەویست، زۆر خۆشحاڵین جارێکی دیکە بۆ ماوەی 9 ساڵ بە دوای یەکدیدا ژمارەیەکی دیکە لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگەکەمان دەردەچن و دەبنە دەرچوانی خولی نۆیەمی پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت. بەم بۆنەیەوە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداران پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت پیرۆزباییەکی گەرم ئاراسەی خۆمان و ئەنجومەنی
پەیمانگە و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و دەرچوانی ئازیز دەکەم. هیوای دوا ڕۆژێکی پرشەنگداریان بۆ دەخوازم. خۆشەویستان، ئەم ساڵ خوێندنی 2024-2025 712 قوتابی بڕوانامەی دەرچوون لە گشت بەشەکانی پەیمانگەکەمان وەردەگرن. ئەوە شانازیەکی گەورەیە بۆ پەیمانگەمان. بەڕێزان، پەیمانگەکەمان پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. بە پاڵپشتی وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی، دەستگای سەرپەرشتی دڵنیایی جۆری و بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت. ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانین سوپاسیان بکەین. هەروەها سوپاسی یەکەیەکەی ستافی کارگێری و زانستی پەیمانگەکەمان دەکەین، بە تایبەت بە ڕێزان ڕاگر و سەرۆک بەش و بەرپرسی یەکە کارگێریەکان و تەواوی کارمەندان کە ماندوونە ناسانە لە ساڵی خوێندنی 2025 و 2024 شەون خوێنیان کردووە بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن و ڕایکردنی کاروبارە کارگێریەکان. لە کۆتاییدا پیرۆزبایی لە خۆمان و مامۆستایان و ئەنجومەنی پەیمانگە و یەکەیەکەی دەرچوانی خۆشەویست و خانەوادەی دەرچوان دەکەم. هیوای دوا ڕۆژێکی گەشت بۆ دەرچوان دەخوازم. ئێستاش ئامادەبووان میوانانی خۆشەویست. وتاری قوتابیانی دەرچوو پێشکەش دەکرێت لەلایەن هەنا ئەبەختیار ڕەشید کە قوتابیە لە بەشی ئینگلیزی با بفەرمێت. بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی لێژنەی نوێنەرایەتی یەکێتی قوتابیان و دلامانی دیموکراتی کوردستان لە پەیمانگای تەکنیکی پایتەخت بە خێرهاتنێکی گەرمی هەمووان دەکەین. زۆر بە خێرهاتن. ئامادەبوانی ئەزیز و قەدرگران، بەڕێز نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری و ڕاگر و سەرۆک بەشۆکان، مامۆستایانی قەدرگران، میوانانی بەڕێز، قوتابیان، خوێندکارانی خۆشەویست، دڵخۆش و کامەرانین کە ئەمڕۆ دوای خوێندن و هەوڵ و ماندووبوونی 2 ساڵ تێکۆشان لەم مەراسیمەدا بەشدار دەبین لە ئاهەنگی دەرچوونی خوڵینەوەی من پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت کە ساڵی خوێندنی 2024-2025 دەگرێتەوە. ئەو پۆلە دەرچۆی لەم گۆڕەپانەدا ئەمڕۆ بڕوانامەی دوبلەم وەردەگرین، ئەوان ناومان دەچێتە فەرهەنگی ئەکادیمی و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت. ئومێدەوارین پەیمانگای پایتەخت بەردەوام بێت لە بەرەو پێشبردننی ڕۆڵەکانی وڵاتەکەمان تاکو سوودیان لێ ببینێت بۆ ڕۆشنکردنی وڵات. هەروەها بەردەوام نوێگەری ئەنجام بدات لە پەیمانگا و هەوڵی فراوانکردنی زیاتر بدات. هەروەکو ڕوونە لامان کەوا پەیمانگاکەمان پێشەنگە لەکردنەوەی بەشی تازە و کاریگەر بۆ بازاری کار. ئێمە لەو ڕۆژە پرشنگدارەدا هەمومان بۆ پیرۆز ڕاگررتنی سەرکەوتنێکی گەورە کۆبووینێتەوە و ئاسۆی سەرکەوتنمان لێ دیارە. سەرکەوتنێک کە بەرهەمی ئازادی و خوێنی شەهیدانە. بەڕێزان، ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانم کە وەک نوێنەری دەرچوانی پەیمانگا بە شانازیەوە پیرۆزبایی لە خۆم و تەواوی دەرچوان و خانەوادەی قوتابیان و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرۆک و ئەنجومەنی پەیمانگا و دەستەی ئەمینداری و پەیمانگا بکەین. هەروەها سوپاسی دەستەی ئەمینداران بکەم کەوا ساڵانە دەرفەتی کار دەڕەخسێنن چ لە ناوەی پەیمانگا یاخود دەرەوە بێت بۆ قوتابیە لێ هاتوو یەکەمەکان. جارێکی دیکە پیرۆزە هەر شاد بن. زۆر سپاس. ئەزانن ئێستا چه بڕگەیەکە هەستنە سەر پێ هەمووتان. گرنگترین بڕگەیە بڕگەی سوێن خواردنی ئێوەیە. دەرچۆکان هەمووتان بە شێوەیەکی ڕێک ڕاوەستن.
ئیدی گەروشتان پاکەنەوە چووکە ئەمانەوەی گوێبیسی دەنگی ئێوە بین ئەبێ گوێبیسی ئەو سوێندە بین کە ئێوە یڵێنەوە بەڕێز دکتۆر هەواڵ عوسمان عەبدوڵڵا ڕاگری پەیمانگا دەفەرمێت بۆ خوێندنەوەی سوێندی دەرچوان با بفەرمێت دەرچوانی خۆشەویست ئەو ڕێبەریەی لە دەستانە لە لاپەڕەی دووەم سوێندەکە نووسراوە هەمووتان ئەو لاپەڕەیە بکەنەوە ئامادەن بە دەنگێکی زۆر بەرز لە دوان بیڵێنەوە سوێندم بەخوای گەورە بەڵێن دەدەم ئەمەکدار بم بۆ خاچی کوردستان بۆ خوێنی شەهیدان بۆ گشت پیرۆزیەکانم لە کار و پیشەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەل و نیشتیمانەکەم کار بکەم بۆ پێشخستنی کوردستانەکەم پیرۆستان بێ ئەم ساتانە و خۆناخی نوێی ژیانتان مبارەک بێ بڕوانامە و سوێند و پەیامی دەرچوان دایکان و باوکان چەپڵەیان بۆ لێ بدەن ئەوە دەرچوان عەزیزەکانە یەخوا پیرۆستان بێ ئەم کات و ساتە ئەی پیرۆستان بێ هەزار جار ئاڵاکانتان بەرزکەنەوە ئێوەش سڵاو لە ئاڵاکانی دەستان پیرۆستان بێ ئەم بڕوانامەیە یەخوا هەزار جار لە بەرزیا بێت ئەم دەست و پەنجەواڵایە پیرۆستان بێ ڕۆبی دەرچوون کڵاوی ئەکادیمیایی لە نێو کوردستانی پڕ لە زانستی و هەشتەوایی نوخشە بێت لە بەکالۆریۆس لە ماستەرنامە و بە دوایدا بێت دکتۆراکەش خودایە هیچ کوڕ و هیچ کچ و کوڕێک لەم خۆشیە نەکەی بێبەش پیرۆستان بێ یەخوا دایم هەر سەرفراز بن پیرۆستان بێ بڕوانامە بە هیوای بەردەوامیتان نوخشە بێ لە هەموو بڕوانامەکان کە لە دوای یەکدا دێن پیرۆستان بێ دەستان خۆش بێ ئاڵاکانی دەستان بە یەک جار بەرزکەنەوە سڵاو لە ئاڵاکانی دەستان لە جیاتی ئێوە سوپاسەکەم سوپاسی مامۆستایانتانەکەم ئێوە ئاڵاکانتان بەرزکەنەوە واتە سوپاس بۆ ڕاگرتان سوپاس بۆ ئەندامانی ئەنجومەنتان سوپاس بۆ سەرۆکی دەستەی ئەمیندارانتان دەستخۆشی و سوپاسەکەن لە یەکە بە یەکەی هەموو ئەوانەی کە لەگەڵتان نابن و ئێوەیان گەیان بەم ڕۆژە بفەرمون لە شوێنەکانی خۆتاندا بنیشن یاخوا پیرۆستان بێ ئەم چرکە ساتە ئێستاش بەڕێزانم تکایە دابنیشن لە شوێنەکانی خۆتان ڕێوڕسمی بەخشینی بڕوانامەیە داوا لە بەشی ژمێریاری یەکەم تەنها ژمێریاری دەرچوان گۆبیسی داواکاریەکانی ئێمە بن تکایە تکاتان لێکەین تەنها دەرچوانی ژمێریاری هەستێتە سەر پێ ژمێریاری هەستە سەر پێ تکایە دەرچۆکانی کە دابنیشن داوا لە بەڕێز مامۆستا ماردین سەمیر دەکەین سەرۆکی بەشی ژمێریاری بۆ داواکردنی بڕوانامە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ژمێریاری دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دوبلۆمیان لە پسپۆڕی ژمێریاری پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو مافو دەستکەوتانەی بڕوانامەکە دایانگەورێتەوە سەرکەوتنیش هەر لە خودداوەیە ژمێریاری دابنیشن دەرچوانی کۆمپیوتەر نێتوۆرک هەستنە سەر پێ داوا لە سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بڕوانامە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بەسەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری کۆمپیوتەر نێتوۆرک پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو مافو دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە دەرچوانی بەشی زمانی ئینگلیزی ئێوە هەستنە سەر پێ
و داوا لە بەڕێز مامۆسا عەبدوڵڵا عەبدولمەناف دەکەین سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی بۆ داواکردنی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانکە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ئینگلیزی دوایەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی ئینگلیزی پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. داوا لە دەرچوانی بەشی کارگێڕی کارەکەین هەستێتە سەر پێ و داوا لە بەڕێز مامۆسا ڕێباز خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگێڕی کار دەکەین بۆ داواکردنی بڕوانامە بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کارگێڕی کار دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی کارگێڕی کار پێ ببەخشن لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتن هەر لە خواوێ. دەرچوانی بەشی دەرمانسازی هەستنە سەر پێ داوا لە بەڕێز مامۆسا باڵێن ئەنوەر زەینەل سەرۆکی بەشی دەرمانسازی با بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە. بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپارجەی ئەنجومەنی بەشی دەرمانسازی دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گەشت پێداویستەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان کە بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی دەرمانسازی پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنش هەر لە خودداوێ. دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکان هەستنە سەر پێ داوا لە بەڕێز مامۆسا سۆهێمن عومەر سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان با بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی شیکاری نەخۆشیەکان دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی شیکاری نەخۆشیەکان پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. دەرچوانی بەشی پەرستاری هەستنە سەر پێ و داوا لە بەڕێز سەرۆکی بەشی پەرستاری دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بڕوانامە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی پەرستاری دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری پەرستاری پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. داوا لە دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن دەکەین هەستنە سەر پێ و داوا لە بەڕێز مامۆسا دەریا سەردار محەممەد ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری فریاکەوتن دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی پەرستاری فریاکەوتن دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری پەرستاری فریاکەوتن پێ ببەخشێ لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. داوا لە دەرچوانی بەشی تەکنیکی سڕکردن دەکەین هەستنە سەر پێ و داوا لە بەڕێز سەرۆکی بەشی تەکنیکی سڕکردن دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە. بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی تەکنیکی سڕکردن دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری تەکنیکی سڕکردن پێ ببەخشرێت
لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. جاداوە لە هەموو دەرچوانەکەم هەستنە سەر پێ ئامادە بن بۆ وەرگرتنی بڕوانامە. داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمانە عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەین بفەرمێ بە بەخشینی بڕوانامە بەسەر جەم دەرچوان. بەڕێز سەرۆک بەشی ژمێریاری، بەڕێز سەرۆکی بەشی کۆمپیوتەر و نێتوۆرک، بەڕێز سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی، بەڕێز سەرۆک بەشی کارجێڕی کار، بەڕێز سەرۆک بەشی دەرمانسازی، بەڕێز سەرۆک بەشی شیکاری نەخۆشیەکان، بەڕێز سەرۆک بەشی پەرستاری، بەڕێز سەرۆک بەشی پەرستاری فریاکەوتن، بەڕێز سەرۆک بەشی تەکنیکی سڕکردن. لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکانتان بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشەکانتان کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دیبلۆمیان تەواو کردووە، بڕیارماندا بڕوانامەی دیبلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە. سەرکەوتنیش هەر لە خواوەیە. پیرۆزە پیرۆزە پیرۆزە. پیرۆستان بێ بڕوانامەی دەرچوون. یەخوا پیرۆستان بێ. یەخوا دایم سەرفراز بن. پیرۆستان بێ بڕوانامە بە هیوای بەردەوامیتان نوخشە بێ لەسەر جەم بڕوانامەکان. پیرۆز بێ ئاهەنگی دەرچوون زۆر لێتان دێ ڕۆب و کڵاو لە هەر کوێیە ئەو ئاڵایی دەستان بینی دەست لەسەر سنگ بۆی بکەن سڵاو. دەستان خۆش بێ ئاڵاکەتان بەرزکەنەوە دایکان و باوکان چەپڵەیان بۆ لێ بدەن پیرۆزباییتان لێ بکەین. پیرۆستان بێ بڕوانامەی دەرچوون هەمیشە سەرکەوتوو بن سەرفراز بن لە ژێر سایە و سێبەری ئاڵای نیشتیمان ئاڵای کوردستانمان. فەرموودا بنیشن لە شوێنەکانی خۆتان دەست دەکەین بە خەڵات دابەشکردن. بەس لە پێشە بە پرسیارێکتان لێ بکەم بزانم وایە دەڵێن ئێمە دەرچوانین خەونمان هەیە، خەونی پیرۆزی مەزنمان هەیە، خەونێک نیشتیمان بباتە لوتکە کۆمەڵگە پێش خات چرکە بە چرکە، خەونێک تا کاتی وەدیهێنانی یان لەسەر دەست بین بۆ ئاوەدانی. دەرچوەکان ئەوەی کە من وتم داواکاری ئێوەیە ڕاستە گیان لەسەر دەسە بن بۆ ئاوەدانی کوردستان ئەگەر وایە بە چەپڵە وەڵام بدەنەوە. دەمەن درێژ بن هەر سەرکەوتوو بن بێگومان هەروا بن لە دایکبووی پایتەختێکی پێشکەوتووی پێکەوە ژیان و ئاشتی خوازی وەکو هەولێر و وا دەرچووی پەیمانگای پایتەخت بن بێگومان بەم نەریتە پەروەرداکرێن. ئێستا چینە لای خەڵات یەکەم و دووەم و سێمی ئاستی بەشەکان. بەڵام ئەوەی جێی خۆیەتی لێرەدا ئەم پەیمانگایە هەمیشە وەفادارە بەرامبەر بەوانەی کە کاریان لەگەڵدا دەکا، وەفادارە بەو کەسانەی کە خزمەت دەکەن لەم پەیمانگایە. سەرەتا داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید دەکەم بفەرمێت لەگەڵمانابێ بۆ ئەوەی خەڵات دابشکەین. خەڵات دەبەخشین بە خانمێک کە ماوەی 2 ساڵە لەم پەیمانگایە کار دەکات وەک بەڕێوەبەری کارگێڕی پەیمانگا. هەمووتانەی ناسن و هەمووشمانەی ناسین. خات و بێخاڵ حسین قادر کە هەمیشە لە ماندووبوون ناترسێ خزمەت دەکات وەکو بەڕێوەبەری کارگێڕی پەیمانگا. بێگومان هەر کە دەیت بۆ پەیمانگا ڕوخسارێکی خەندە ئامێز وە شیرین و پەیڤ جوان و شیرین دێت بەرەو پیرت. جگە لەوەی کە کارەکانی خۆی گەلک بە ئاسانیش ئەنجامەدا شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێ. وەڵا دکتۆر سەردار لەگەڵمان بمێنەرەوە هەروازوو بەجێمان مێڵە. بەڕێزانم خەڵات دەبەخشین بە یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی ژمێریاری. یەکەمی سەرم بەشە فریشتە سەدرەدین یاسین یەکەمی سەراستی بەشی ژمێریاریە. من ناوەکان دەخوێنمەوە ئێوەی گوێبیست بن و ئامادە بن. قوتابی بڵند کارزان ڕەحمان دووەمە لەسەر ئاستی بەشی ژمێریاری. ئایا عەبدوسەلام یەحیا سێمە لەسەر ئاستی بەشی ژمێریاری.
شەبکێ گوڵی جوان لە باخچەی نیشتیمان پێشکەشە بە خوێنکارە تازە دەرچوەکان دنیایەک سۆز و خۆشەویستی خاک بۆ قوتابی ڕوو لە ئاسۆی ڕووناک ئێوەن کە هیوایە ئەمڕۆ دوا ڕۆژن بێ ئێوە وڵات قەت نابێ ڕۆشن پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی ئەو گوڕوکچە جوانانەی کە ئەمڕۆ لەم گۆڕەپانن لەو کادیری زانستی خوێنگەرمیە منیشتیمانن ئەمانە گوڵی وڵاتن نمونەی جوانی خەباتن مژدەی ڕۆژانی بەهاتن دیوارەکانی قەڵاتن دەرچوانی پەیمانگای پایتەختن بۆ ڕۆشنگەرەی وڵاتمان هێمای پێشبەچوونی ئێمن ڕۆشنی دەکەن ڕێگامان وێڕای پیرۆسباییمان سپاس بۆ سەرۆکی دەستەی ئەمینداران و پیرۆسباییش لە یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی ژمێریاری دەکەین دەچینە لای بەشی کۆمپیوتەر نێتوەرک سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار داوا لە بەڕێز مامۆستا ئامانچی یۆنس ئەندامی دەستەی ئەمینداران دەکەین با بفەرمێت یەکەمی سەراستی بەشی کۆمپیوتەر شەهلە خەلیل غەریب ناببوورە عومەر شور و مستەفا پلەی یەکەمی بەدەستێناوە شەهلە خەلیل غەریب پلەی دووەمی بەدەستێناوە سەفا ئازاد حەمەد پلەی سێهەمی بەدەستێناوە یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک عومەر شۆر و مستەفا پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاستی ئەم بەشە قوتابی شەهلە خەلیل غەریب پلەی دووهەمی بەدەستێناوە قوتابی سەفا ئازاد حەمەد پلەی سێهەمی بەدەستێناوە ئەوەکانت بەدیێنا سوپاس پەیمانگەی پایتەخت ئەوەکانت بەدیێنا سوپاس پەیمانگەی پایتەخت پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکردن یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی زمانی ئینگلیزی خۆتان ئامادە بکەن هەنا بەختیار ڕەشید پلەی یەکەمی بەدەستێناوە ئاسیا ئەبوو بەکر جەلال پلەی دووەمی بەدەستێناوە سیدرا ئەنەس عەبدولکەریم پلەی سێمی بەدەستێناوە سپاس بۆ بەڕێز مامۆستا ئامانچ کە لەگەڵمانە بوو داوا لە بەڕێز مامۆستا هاوژین ئەحمەد سەلام ئەندامی دەستەی ئەمینداران با بفەرمێت خەڵاتی یەکەم و دووەم و سێمی بەشی زمانی ئینگلیزیمان لەگەڵادا بەش بکات بخاون بڕوانامە خۆن و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکردن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبار بەرزاکردن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکردن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبار وەرزاکردن تەماشاکەن ئەم گۆڕەپانە چەندە ڕەنگین و نەخشاوە سەرنج بە گوڵاوی زانست لەم گۆڕەپانە فرژاوە گەلەک سپاس بۆ بەڕێز مامۆستا هاوژین داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمانە عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەین خەڵات ببەخشێ بە یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی کارگێڕی کار یەکەمی سەر ئاستی ئەم بەشە شەیما ئەحمەد قادر یەکەمی سەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی نور ڕەشید عایز موحسین پلەی دووهەمی بەدەستێناوە قوتابی خەڵات سەعید عەزیز پلەی سێهەمی بەدەستێناوە
لەم ئێوارە زۆر جوانەوە لەم شارەی کوردستانەوە مەژدەی دەرچوونی کۆمەڵەیە قوتابی پەیمانگا دەین بانگی بەردەوامی زانست لە هەموو کوردستانە دەین پیرۆز بێ لە دەرچوان پیرۆز بێ لە شارەکەمان هەر سەرکەوتوو بێ پەیمانگای پایتەخت هەر سەرکەوتوو بێ پایتەختی هەولێرەکەمان زۆر سپاس بۆ بەڕێز ڕاگری پەیمانگا دکتۆر هەواڵ داوا لە بەڕێز دکتۆر ئامانج بەرپرسی ناوچەی ئاسۆ دەکەین با بفەرمێت ئەم خەڵاتانەمان لەگەڵادا بەش بکات خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی کە پلەی یەکەمی بەدەستێناوە قوتابی غەمبار نەجمەدین سابر پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی ڕاسان سەدیق مەحموود پلەی دووهەمی بەدەستێناوە قوتابی سیما حسین محەممەد پلەی سێهەمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی دەرمانسازی بخاون بڕوانامە خۆن و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت سپاس بۆ بەڕێز دکتۆر ئامانج کە لەگەڵمانە بوو داوە لە بەڕێز دکتۆر گەیلانەکەین بەرپرسی لقی قوتابیان و لاوانی منارەی پارتی دیموکراتی کوردستان با بفەرمێت خەڵاتی ڕێزێنان دابشکا بۆ یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی شیکاری نەخۆشیەکان قوتابی ئەحمەد ئەکرەم حەمەشەریف پلەی یەکەمی بەدەستێناوە قوتابی کانیا و یاسین سابر پلەی دووەمی بەدەستێناوە قوتابی شەهیان نەجات سەبری پلەی سێمی بەدەستێناوە دەسەی تۆدا حەسەمەوە وەکو سێباری دراخێ خەونەکانت بەدیێنا سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیێنا سوپاس پەیمانگەی پایتەخت ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر گەیلان کە لەگەڵمانە بوو داوا لە خانەمێژە نالین خانەکەین بەرپرسی ڕێکخراوی زانکۆ با بفەرمێت ئەم خەڵاتانەمان لەگەڵادا بەش بکات بۆ یەکەم و دووەم و سێمی بەشی پەرستاری مهناز دڵشاد ڕەفیق پلەی یەکەمی بەدەستێناوە قوتابی ڤینا کەمال شەریف پلەی دووەمی بەدەستێناوە قوتابی نیان نوعمان قادر پلەی سێمی بەدەستێناوە دایە ئەمڕۆ قۆناغێکی گرنگی ژیانە بڕم بابا ئەمڕۆ گۆرانی بۆ قۆناغێکی نوێ چڕم ئەمڕۆ بەری ڕەنجی ساڵانێکی نوێ دەدورمەوە ئەمڕۆ بە پێنووسی زێڕین مێژی خۆمە نووسمەوە بابە گیان بەختەوەر بژی دایە گیان تۆژ ئاسوو دەبا ئەی نیشتیمانی ئازیزم تۆش بۆم سرودە گوێگربە ئەمە گوڵاوی پێشکەوتنە بە نیشتیمان مندا دەپرژێ ئەمە ڕووباری زانستە بەسەر جێی وڵات دەڕژێ ئەمە مژدەی پێشکەوتنە لە ناو جەرگەی هەولێرەکەم ئەمە مەشخەڵی زانستە دەکاتە دەستی گەلەکەم سپاس بۆ خانمی هێشە نالین خانم
ئێستا داوا لە بەڕێز دکتۆر سەرسام ڕاگری پەیمانگای تەکنیکی هەولێر دەکەین بفەرمێت بۆ ئەوەی خەڵات بەسەر یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشی پەرستاری فریا کەوتن بکات بفەرمۆ. قوتابی سکاڵا سعد عەبدولعەزیز حوسێن پلەی یەکەمی بەدەستێناوە. قوتابی لاڤان ڕەمەزان پلەی دووەمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی پەرستاری. وێڕای پیرۆزبایی سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرسام کە لەگەڵمانە بوو. داوە لە بەڕێز دکتۆر کاروا حوسێن ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەیی بێستەکەین با بفەرمێت. قوتابی ئاراس عەبدوڕەحمان حەمەد وسو کە پلەی سێمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی پەرستاری فریاکەوتن با بفەرمێت خەڵاتەکەی وەربگرێت. هەروەها لەسەر ئاستی بەشی تەکنیکی سڕکردن ئەوەی پلەی یەکەمی بەدەستێناوە سەنگەر ئەسوەد عەزیز خەڵاتی پێشکەش دەکرێت کە پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی تەکنیکی سڕکردن. پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی وێڕای پیرۆزبایی سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان کە لەگەڵمانە بوو. داوە لە بەڕێز دکتۆر سەرهەنگ قادر ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەیی نۆڵج دەکەین بفەرمێت کە خەڵاتی ڕێزێنانمان لەگەڵا دابش بکات ئەوەی کە پلەی دووەمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی تەکنیکی سڕکردن قوتابی دینا محەممەد مەغدیت. قوتابی ئازاد حەمەدەمین سۆرکان فەقێ خاڵاتی سێمی پێدەبەخشین واتە پلەی سێمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی تەکنیکی سڕکردن. دەسەی تۆدا حەسەمەوە وەکو سێباری دراخێ قەونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت قەونەکانت بەدیێنە. سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرهەنگ قادر کە لەگەڵمانە بوو. بەڕێزانم قوتابیەک هەیە خەڵات دەکرێت. بەڕێز دکتۆر هەڤاڵ داوای لەکەین بفەرمێت کە ئەو خەڵاتە دەبەخشێ. قوتابیەکە بەخوا ڕەنگە زۆر ناخۆشە بڵێ بە تەمەنترین. ئەمە ئەوە دەرەخات کە تەمەن ڕێگری لە خوێندن و لە پرۆسەی خوێندن ناکا. قوتابی سەبیحە خان لە بەشی کارگێڕیە با بفەرمێت کە خەڵاتی پێشکەش دەکرێ ڕێزی لێ دەگرین. ئێمە سپاس بۆ حکوومەت یاریێمی کوردستان سپاس بۆ وەزارەتەکانی پەیوەندیدار چ وەزارەتی پەروەردە چ وەزارەتی خوێندنی باڵا کە هەرگیز ڕێی نەگرتووە لەوەی کە تەمەن ڕێگری بێ لە بەردەوامبوون لە خوێندن لە پرۆسەی خوێندن. پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵ کە لەگەڵمانە بوو. سپاس بۆم قوتابی عازیزە هەر بەردەوام بە نوخشە بێ لە بڕوانامێ بە کالۆریۆس. سپاس ئازیزانم یاخوا پیرۆستان بێ خۆ ئێوە هەمووتان یەکەمن
هەموو کەسێک کە بەردەوامە بێ و سەرکەوتن بەدەسەهێنەی یەکەمە لە ئاستی خۆیدا. ئێستا بە ئەو بڕگەیەمان تۆمار بکەین کە کڵاو هەڵەدەین هەمومان هەڵەسینە سەر پێ. جا ئاگادار بن یاری ئاگرینیشمان هەیە. دەرچوان هەستە سەر پێ دەرچوان. ئەزانن چییە؟ کڵاو هەڵدانە. بەلای دەرچۆکانەوە ئەم بڕگەیە زۆر گرنگە، خۆشی زۆر لێبینن و بێگومان لەلایەن میوانانیش و خانەوادە و مامۆستایانیشەوە هەر بێگومان و ئەوانەی کە تەکنیکارن و لە ڕووی وێنەگرتنیشەوە هەمیشە وێنەیەکی زۆر جوان تۆمارەکەن، بەڵام تکایە هەموو ڕێک ڕادەوەستین ڕێک. ئامادەن؟ ئەوە 2 دقە بۆ ئێوە. ئامادەن دەرچوان؟ دەستکەین بە خوێندنی ژمارە. هاوکارانم وێنە گران دەست پێ بکەم. دا بەیەکەوە بەیەکەوە 9 8 7 6 5 4 3 2 1 هەمووتان بەیەکەوە یەخوا پیرۆستان بێ ئەم چرکە ساتە، مبارەک بێ ئەم چرکە ساتە. زۆر لێتان جوانە. کڵاوی دەرچوون، ڕۆبی دەرچوون، بڕوانامەی دەرچوون، سوێندی پیرۆزی دەرچوونتان ئەگاتەوە بەڕی شارف. یەخوا پیرۆستان بێ ئەم چرکە ساتە، مبارەک بێ ئاڵای دەستان، بڕوانامەتان، کڵاوی دەرچوون، ڕۆبی دەرچوون. کەواتەیەوە بڵێن سپاس بۆ تۆ حکوومەتەکەم، سپاس بۆ تۆ کوردستانەکەم، سپاس بۆ تۆ پەیمانگاکەم، سپاس بۆ تۆ ڕاگرەکەم، سپاس بۆ تۆ مامۆستاکەم، سپاس بۆ تۆ ماڵباتەکەم، سپاس یەک بە یەکتان، سپاسی یەک بە یەکتان دەکەم، سپاس و ستایشی ڕۆڵی هەمووان دەکەم، سپاس بۆ تۆ ماڵباتەکەم. سوێندم خواردووە لەم ڕۆوە خزمەتکاری وڵاتم بکەم، سپاس و ستایشی یەک بە یەکتان بکەم. پیرۆستان بێ ئەم چرکە ساتە، ئەم چرکە ساتە و ئەم وێنانە لە ئەلبومی وێنەکانتان هەڵبگرن، بە قەڵەمی زێر لە دەفتەری بیرەوەریەکانتانە بنووسنەوە. جارێکی تر بە ناوی سەرۆکی دەستەی ئەمینداران، بە ناوی ئەندامانی دەستەی ئەمینداران، بە ناوی ڕاگری پەیمانگا، بە ناوی ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا، بە ناوی یەک بە یەک مامۆستایان و سەرجەم کارمەندانی پەیمانگای تەکنیکی پایتەختی هەموو کوردستان، هەموو لایەکتان بەخێر بێن. سەرسەر و سەرچاوان، قوتابیان، میوانانی ئازیز، ماڵبات و خۆشەویستان و دایکان و باوک بەخێر بێن سەرسەر و سەرچاو بۆ ئاهەنگی نوێیەمینی خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی پایتەخت. بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. کوردستانمان ئاوەدان بێ، ئاڵامان بەرز و شەکاوە بێ. هەموو لایەکتان بەخێر بێن. ئیتر کاتی ئاهەنگە خۆشیە هەڵپەرچەیە.
هاي مشوا لك خمايا قربيت ومردوي مشوا لك خمايا قربيت ومردوي زمان من الغير دو عاملك كردوي زمان من الغير دو عاملك كردوي ماشي ماشي قلم باكك اشوي لك الى قومي لك اشوي لك لما قومي لك ماشي ماشي قلم باكك اشوي لك الى هاي دردي لمن فروانا جيت مير وقديوانا دردي لمن فروانا جيت مير وقديوانا انا بويدا مرسلوني وصل فايدة من الشارع لمريا وبالجيدة من داري حيزة لايدا 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 لايدا